بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانە مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە بایکۆتی مامۆستایان و گرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن دەکەین. لە هەرێمی کوردستان تا دێ بەردەوام ناڕەزایەتیەکان دەربڕینی ناڕەزایەتی و خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایان ڕوو لە زیادبوونە و ئەوەش کە گوێی خۆی کەڕ کردووە و وەکوڵێ لە گوێی گادا نووسووە حکومەتە بە هیچ شێوەیەک ئامادە نییە لا لە داواکاری ڕەوای مامۆستایان و خوێندکاران بکاتەوە. پێ ئەچێ حکومەت زۆر کەم تەرخەم بێ، زۆر لاموبالات بێ لەوەی کە بەلایەوە زۆر ئاساییەکەوە ڕەوشی پەروەردە یا پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان ئەگەر زۆر بەرەو دواوەش بچێتەوە یا هەر نەمێنێ ئەوە حکومەت زۆر بەلایەوە ئاساییە. ئەگینا بۆچی ماوەی 3 ساڵە مامۆستایان لە هەرێمی کوردستان لە بایکۆت و ناڕەزایی و خۆپیشاندان و بەجێهێشتنی هۆڵەکانی خوێندندان بۆچی حکومەت لایەنە پەیوەندیدارەکان وەزیرەکانی پەروەردە نەهاتوونەتە سەرخەت یا هیچ نەبێ وەڵامێکی مقنعکەر و دڵخۆشکەر بە چینی مامۆستا و قوتابیان بدەن. لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی پەروەردە لە بری ئەوەی بەرەو پێشەوە بڕوە، لە بری ئەوەی کە بێتە مای دڵخۆشی هیچ نەبێ بگەێنرێتە ئاستی پەروەردەی وڵاتانی دنیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەچێتەوە. لەم بەرنمەیەدا باز لە هەموو ئەو گرفت و لەمپەر و کێشانە دەکەین کە هاتوونەتە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن. نەبوونی پلانێکی وردی استراتیژی ئاقلانەی دووربینانەی 26 ساڵی حکمڕانانی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا کەوا هیچ لایەکیان لە پەروەردە نەکردوێتەوە تا چەند هۆکاری ئەم هەموو بەرەو دواوە چوون و خراپبوونەی ڕۆژی پەروەردەیە لە هەرێمی کوردستان. بێدەنگبوونی مامۆستایان لە ماوەی ڕابردوودا کەوا موچە و دەرامەتی خۆیان لە باشیدا بووە لەو بێپلانی و خراپی منهەج و خراپی بینای خوێندن و خراپی ئاستی شەهادە و زانکۆکانمان تا چەند هۆکارێکی تر بووە لەوەی کەوا حکومەتیش گوێی خۆی لێکەڕ کردووە و هیچ کات بەدەم داواکاری یان بەدەم چاکردنی ڕۆژی پەروەردەوە نەبووە لە هەرێمی کوردستان. بۆچی هەستەکرێت لە ئێستادا خۆپیشاندان و ناڕەزایەتی و بایکۆتی مامۆستایانیش وەکو شتێکی سواوی لێهاتەوە، ینی حکومەت لە ئێستادا وەکو یاریەک یا وەکو نمایشێک سەیری بایکۆتی مامۆستایان دەکات و لەوە ئەچێ هیچ ترس و دڵڕاوکەیەکی لە خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایان نەمابێ. ئێمە لە بەرنامەی باسوخواز لە ماوەی وەرزی ئەم ساڵی خوێندندا پێدەچێن زیاد لە بەرنامەمان تەرخان کردوێ بۆ ئەم ڕەوشە خراپەی پەروەردە و بۆ دۆخی دەرونی مامۆستایان و قوتابیان و بۆ هۆکارەکانی بە دوادا گەڕانەوە یا پاشەکشەی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان. تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواسیش بۆ ئەو مەبەستەیە سابڵک و قسەیەکی خێری ئەم بەرنامەیە بچێ بە گوێی نووسوی یەکێک لە لایەنە پەیوەندیدارەکان وەزیرەکان سابڵک و لایەک بەلای پرۆسەی گرنگی پەروەردە و فێرکردن بکەنەوە لە هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا مستەفا باپیر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگم کردووە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاسان دەکەین. مامۆستا جەناب وەکو مامۆستایەک وەکو شارەزایەک لە ڕەوشی پەروەردە ڕەوشی پەروەردە بارودۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و ستایش لەسەر مامۆستای گەورەمان پێغەمبەری پێشەوا بێت کە خۆی وەکو مامۆستا ناساندووە وەکو فێرکەر ناساندووە کە دەفەرمێ ئینەما بوعثت معلما، من بە مامۆستا نێراوم. سوپاسان دەکەم بۆ دەرفەتەی پێتان داین کە باس لە پرۆسەیەکی گرنگ بکەین کە پرۆسەی پەروەردەیە و باس لە بارودۆخی گوزەران و ژیانی مامۆستایان بکەین کە بە دۆخێکی زۆر نەهەمواردا تێدەپەڕێت. دیارە گرنگی پرۆسەی پەروەردە دەتوانم بڵێم بەختەوەری مرۆڤ ئینسانەکان لە دنیاش و لە قیامەتیشدا لە پاشە ڕۆژیشدا پەیوەستە بە پەروەردەی مرۆڤەکان خۆیانەوە. پەروەردە ئەو گرنگی هەیە پێش ئەوەی کە ئێمە لە قیامەت پاداشتی پەروەردە وەربگرینەوە لە دنیادا بەرهەمەکەی دەبینین. خی گەورە لە پاداشتی قیامەتدا دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها. ئەو کەسانە سەرفراز دەبن کە خۆیان پەروەردە دەکەن، خۆیان دەڕازێنەوە بە خەسڵەتی چاک و سیفەتی چاک و خۆ دەپارێزن لە خەسڵەتە خراپەکان.
ئەوە پاداشی گەورەی پەروەردەکردنی مرۆڤ لە قیامەتدا دەست دەکەوێت بەڵام بەرهەمەکانی هەر لە دنیادا دیارن تەماشا ئەو میلەت وڵاتانە دەکەین کە بایەخی زۆریان بە پەروەردەداوە بە زانست و پەروەردەداوە لەو پەڕی پێشکەوتندان ئەو وڵاتانش ئەو میلەتانش کە لەم بوارەدا دواکەوتون یا ئەو حکومەتانەی کە پرۆسەی پەروەردەیان فرامۆش کردووە لەو پەڕی ناهەمواری و سەغڵەتی و نەهامەتیدان واقعی ئەمڕۆی کوردستانی ئێمە شاهدی ئەم حاڵەتەیە لە ڕاستیدا گرنگی پەروەردە ئەگەر ئێمە باسی کەین سوود و بەرهەمەکانی پەروەردە یەکجار زۆرن لە بەرنامەیەکی ئاوادا ناکرێ باسی لێوە بکەین بەڵام ئەگەر قسە لەسەر پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بکەین دەبینین ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپ نەک هەر بەرەو پێشەوە ناڕوات بەڵکو بەرەو خراپتر دەڕوات کە مەفروزە نەک هەر پەروەردە مرۆڤ خۆی دوو ڕۆژی نابێ وەکو یەک بێ لە فەرمودەی پێغەمبەری خوا داهاتوە من ئیستەواه یەومانی فەهوە مەغبون هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک بێ ئەوە زەرەرمەندە واتە دەبێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بڕوە بەڵام بەداخەوە نەک ئێمە وەکو یەک نییە بەڵکو بەرەو دواوە دەگەڕێنەوە ڕۆژ بە ڕۆژ سێکتەری پەروەردە لە دەڕماندایە بەرەو ئاقارێکی خراپ دەڕوە و گەیشتۆتە لێواری مەرێک ئەگەر دەفریان نەکەوین بەڕاستی دەتوانم بڵێن بە تەواتی پەچی دەکەوێت و تووشی کارەساتێکی گەورە دەبین خەڵک بە تەواتی بێهیوا بووە بێعەمەل بووە بەتایبەت لە بار و دۆخی گرنگترین ڕەکیزەی پەروەردە کە مامۆستای ئەوڕۆ لە بار و دۆخێکی زۆر سەخت و نەهەمواردا دەژین بەردەوام لە باتی ئەوەی لە قوتابخانەکان دەوام بکەن دەبێت دەوامی سەرجادەکانیان هەیە خۆ پێشاندان بکەن دەنگ بەرز بکەنەوە بەردەمی پەرلەمان و ناوەندەکانی بڕیار و عمومی متحدە و سەفارەتەکان بگرن بەڕاستی ئەمە وای کردووە کە مامۆستا سەری نەپڕژێتە سەر ئەوەی بیر لەوە بکاتەوە چۆن خۆی ئامادە بکات بۆ ئەوەی نەوەی داهاتوو بە شێوەیەک پەروەردە بکە کە بە کەڵکی داهاتووی ئەم وڵاتە بێت بەوە کرد کە ببوورە تەمەن لە ناوهێنانی جەنابتان بەڕێز مامۆستا مستەفا بابەکر مستەفا باپیر مستەفا باپیر مستەفا باپیر بابەکر زۆر باشە بەرپرسی لقی مامۆستانی زۆر باشە و بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەش دەتوانن لە ڕێی پەیجی پەیام تیڤیەوە هەر سەرنج و پرسیارێکتانەیە ئاراستەی بەرنامەکەی بکەن و میش لێرەوە هەر پرسیار و سەرنجەکانتان ئاراستەی جەنابی مامۆستا مستەفا دەکەم مامۆستا جەناب داماشت بەوە کرد کە لە وڵاتانە حکومەت یان لایەنە پەیوەندیەکان گرنگێکی زۆر بە ڕەوشی پەروەردە دەدەن تەنانەت وڵاتە دواکەوتوەکانیش بەڵام ئێمە کە وەکڵێت دەست لە دەمی یا لێوی سەرکردە و باڵادەستەکانی وڵاتە دەدەی کە دەڵێ ئێمە زۆر پێشکەوتون و ئێمە زۆر بە دەم یان بە خەم و تەنگی ڕەوشی پەروەردەوەی بۆچی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە هەستی پێدەکرێت حکومەت زۆر کەمتەرخەمە زۆر خەمساردە زۆر بێموبالاتە لە ئاستی پەروەردەیان لە خراپی ڕەوشی پەروەردە بەڵێ لە ڕاستیدا ئێمە دوو جۆر حکومەتمان هەیە حکومەتێک کە خەمخۆرە مشورخۆرە و حکومەتێکیش مشەخۆرە حکومەتی مشورخۆر خۆی بە بەرپرسیار دەزانێت نەک لە ئاستی پەروەردە لە ئاستی هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەلگاکەی خۆیدا کە لی بەرپرسە چونکە خۆشبەختی و بەختەوەری تاچی کۆمەلگا حکومەت لی بەرپرسیارە ئاوادانی وڵات حکومەت لی بەرپرسیارە جاگەر حکومەتەکە مشورخۆر بێ بێگومان خۆی بە بەرپرسیار دەزانێت و هەوڵ و تێکۆشانی ئەوەیە کە لەم بوارانەدا ئەسپی خۆی تاودا و میلەتەکەی بەختەوەرکە ئەمە حکومەتی مشورخۆر بەڵام بە حکومەتی مشەخۆر بزەبەت تەواو بە پێچەوانەوەیە نەک هەر هەموو سێکتەرەکانی ژیان فەرامۆش دەکات بەڵکو تەنها خەمی مانەوەیەتی لێدەسەڵات خەمی ئەوەیەتی چۆن دەسەڵاتەکەی بەرقەرار بێ چۆن ئەو پارە و پولەی کە هەیەی زیاد بێ و بۆیە ئاستی گەندەڵی لەناو خەڵکە لە ناو دام و دەستگاکاندا بەردەوام لە زیادبووندا دەبێ و نەکرد نایەوە و ئیرادەی چارەسەری کێشەکانی نیە بەڵکو ئیسیفادەی ئەو لە گەندەڵیدایە ئەمە وای کردووە ئەم حکومەتی خۆمان کە ڕۆشنبیران و نووسەران و سیاسەکان بە حکومەتێکی شکست خوارد و گەندەڵی لە قەڵم دەدەن وای کردووە هەموو بواری پەروەردە بەتایبەت بواری پەروەردە لەبەر وەکو پێشترش باسمان کرد گرنگی بواری پەروەردە لەوەیدایە کە تاچی ڕۆشنبیر دروست دەکا هەست بە کێشەکان دەکا خۆی بە بەرپرسیار دەزانێ مامۆستا لە ئاستێکدایە کە تاچی ڕۆشنبیر و بەرپرس پێ بگەێنێ کامەش دیارە بەرپرسانی مشەخۆر پێی قەڵسن
حەزیان پێی نایە نانوێت تاکێکی بە عەزیمەت و بە ئیرادە دروست ببێ کە دەسەڵاتەکان بخاتە خەتەرەوە یا ڕاستیان بکاتەوە بیان خاتە بەردەم ئاستی مەسئولیەتەوە. بۆیە دەبینین بەڕاستی لە ئەم حکوومەتی خۆمان زۆر بێباکانە، زۆر بێخەمانە، زۆر یعنی تا ئەندازەی ئەوەی کە بڵین خەوی لە خۆ خستووە وشار نابێتەوە، وای کردووە کە ئەم کێشانە بەردەوام ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا بن و چارەسەریان نەبێت. ئەتوانین بڵێن حکوومەتی لای خۆمان حکوومەتێکی وەکوڵێ دووەمیانە ئەم شەخۆرەیەکە ئەوەندەی کە لە هەوڵی ئەوەیە کە چی بخوایان چی بۆ خۆی پەیدا بکە ئەوەندەی بەخەم کێشە و یا گرنگی ڕۆژی پەروەردەوە نیە لە هەرێمی کوردستان. واقعەکەوا دەڵێن من نیم واقعەکە فەرمو تماشا واقعی ئەم کوردستانی خۆمان کە ئەمانە 26 ساڵە حکومڕانی ئەم وڵاتن فەرمانڕەوای ئەم وڵاتن لە بوارێکدا بە ئێمە تەحەدای دەکەین بۆ ئەم حکومەت لەم حکومەتە تەحەدا دەکەین با یەک دەستکەوتی خوانم پێ بڵێن بڵێ کارەبامان چاکرد، بڵێ موچەمان زیاد کرد، بڵێ ئاوادانیمان دروست کرد، بڵێ حیزبایەتیمان نهێشت، بڵێ هێزی پێشمەرگەمان کردەیەک. یعنی نازانی چۆن ئەگەر تەمەنا دەکەین شتێک ببینینەوە مەدحیان بکەین دەست ناکەوێت، بەڵام لە بوارەکانی خراپەکاریدا بەلیست دەتوانی 1 و 2 3 تا 100 بژمێری. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی حکومەت بەم شێوە ڕەوشی پەروەردەی بەم ڕۆژە گەیاندووە 26 ساڵە لەگەڵ ئەم هەموو دەرامەت و خۆشگوزەرانی و بوونی بیرە نەوت و خەڵکی پسپۆڕەدا نەیتوانی پەروەردە بگەێنێتە کەناری ئارامی، نەیتوانی پەروەردە بگەێنێتە ئاستێکی باش کە ئێستا بۆ منە خەڵک شانازی پێوە بکە و بیشی خاتە سەر سکەی خۆی کە لە کاتی قەیرانێکی وادا لە کاتی نەبوونی پلانێکی تردا ڕەوشی پەروەرداوە وەکو ئەڵێ پەنچەر نەبێ و بە ئاراستەیەکی خراپان نەڕوە. بە کورتی وەڵامت دەمەوە لە بەروی حکوومەتێکی پەروەردەکراو نییە، حکوومەتێکی پێگەشتو نییە، بواری پەروەردەی فەرامۆش کردووە، خۆی بە قۆناغەکانی پەروەردەدا تێنەپەڕیوە. گەورەترین بواری پەروەردە لەخوا ترسانە، ئەمانە لەخوا ناترسن، کە کەسێکیش لەخوا نەترسە یا حکوومەتێک لەخوا نەترسە شەرمیشی نامێنێ. بۆیە درۆکردن، گەندەڵی، مشەخۆری ئەمانەیان زۆر بەلاوە ئاساییە. یعنی کە ئەمە بواری پەروەردە یعنی کە تاک پەروەردە دەکا دەبێت لەسەر ئەم بنەمایە بێ کە ئەم تاکە هەست بە ڕقابەیەکی ذاتی بکات کە لە خواترسانە لە ناخیدا، چونکە مرۆڤ بە دوو شت لە خراپە دەگەڕێتەوە. یەکێک ڕقابەیەکی ناخیە کە لە ناخی خۆیدا پەروەردەکراو بێ بترسێ هێزێک هەبێ بیگەڕێنێتەوە کە ئەمە لە خواترسانە دینداریە، حسابکردنە بۆ حەڵال و حرام، بۆ قیامەت، بۆ زیندووبوونەوە کە ئەمانیان فەرامۆش کردووە، کولیان فەرامۆشیان کردووە. ئەمە یەک. دوو، هێزێکی دەرەکی کە ڕقابەیەکی تند و تۆڵ هەبێ، دام و دەستگایەکت هەبێ کە لێپرسینەوە لەگەڵ حکوومەتدا بکە، کە بەداخەوە ئێستا لە ئەوروپا ئەم دام و دەستگایانە هەن، نەزاهە هەیە، دەستەی نەزاهە هەیە. بۆ نمونە ئەگەر سەرۆکی وڵات یا سەرۆکی حکوومەت کەمترین یاسا سەروەری پێشێر بکە، یاسا پێشێر بکە، کەمترین لادان بکە، بانگ دەکرێت و محاسبە دەکرێت. لێرە پێشێرکاری یاسایی بەردەوام هەیە، کەسیش بانگ ناکرێت و کەسیش محاسبە ناکرێت. بۆیە لە ڕاستیدا ئەم حکوومەتە خۆی بە ئەوە دەزانێت کە هەم ترسی ناوەچی نییە، پەروەردەکراو نییە، هەمیش هێزێکی دەرەکی دەسەڵاتدار نییە بەسەریدا بانگ هێشتی بکە، محاسبەی بکە. بۆی ئەمە وای کردووە خۆی بە دەسەڵاتداری ڕەها بزانێ لە وڵاتەکەدا و ئەم کێشانش کە دروست بۆ بەڕاستی حەقیقەتەکەی هەرەوەیە. توانی ینی شتێکی ڕاستە، شتێکی واقعەکە لە سەتی خراپی ڕۆژی پەروەردە بخرێتە ئەستۆی حکوومەت لایەنەکانی ترچین یا هۆکارەکانی ترچین کە ئەم ڕەوشەیان بەم ڕۆژە گەیاندووە. طبعا دیارە وەکو بەرپرسی یەکەم حکوومەتە، بەرپرسی یەکەم حکوومەتە لەبەرەوەی چارەسەرەکانی کێشە نەکردووە. بۆ نمونە مەسەلەی حیزبایەتیکردن لە ناو پرۆسەی پەروەردەدا کە ئەمە خاڵێکی زۆر زەقە، دەتوانم بڵێم بە ترسەناکترین نەخۆشی ناو پەروەردەی دادنێم کە دانانی بەڕێوەبەر و معاونەکان و بە حیزبیکردنی سێکتەری پەروەردە وای کردووە پرۆسەی پەروەردە بە تەواتی دواب بکەوێت، بە تەواتی پەچی خستووە، چونکە کەسانی ناشایستە جاروەیە ئیدارەی مەکتەبی قوتابخانەیەک بەڕێوە دەبن و ئامادەش نین بە کەسێکی شایستە بیگەڕنەوە ئەگەر لە قائیمەی حیزبەکاندا نەنووسرابێ. بۆ منە لێرە دەبێت ئللا ناوت هەبێت لە قامەی ئەو دەسەڵاتداری کە فەرمانڕەوایی ئەم زۆنە دەکات لە
دەڤەری ئەولا بە هەمان شێوە دەبێ ناوت لە ماقەڕەکانیان هەبێ ناوت هەبێ ئەو جل تۆ شایستی ئەوەی بکرێ بە مدیر ئەگەر شایستەش نەبی بە بوارەکانی کەسێکی ئەکادیمی نەبی کەسێکی پەروەردەکراو نەبی ئەوان مەبەستیان نییە بەڵکو تەنها مەبەستیانەوە ئایا تۆ سەربەوانی یاخۆ سەربەوانی کە بەڕاستی ئەمە وای کردووە زۆر کەسی ناڵم هەمویان بەڵام زۆر کەسی ناشایستە ئیداری مەکتەبەکان بەڕۆ بەدەستەوە بگرن کە وای کردووە خوێندنیش لەسەر تەبعاً لەسەر حسابی ئەم خوێندکار و قوتابیانەیە کە ئەم ئیدارەیە لێیان بەرپرسە. زۆر باش مامۆستا 26 ساڵە قسەیەگەی دەگوترێن مامۆستایان و دڵسۆزانی پەروەردە و دایک و باوکی قوتابی خۆی شارەزایان مامۆستانی زانکۆ گوێی خۆیان کردووە لە ئاست ئەم هەموو بێپلانی و خراپی ڕۆژی پەروەردەیە بەڵام لە کاتێکا کە 2 مانگ 3 مانگ موچەکەیان دوا دەکەوێت ئەو کاتە بیریان دەکەوێتەوە لە پەنای داواکردنی موچەکەی خۆشیانە بۆ ئەوەی کە داواکەی خۆیان زیاتر بەڕەوە پیشان بدەن و زیاتر کاریگەری هەبێت اینجا باز لە خراپی سێکتەری پەروەردە و ڕۆژی پەروەردەکەن بۆچی لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا مامۆستایان کە نزیکترین کەس بوون لە ناو چەقی پەروەردەوە نەیانتوانیا دەرکیان بەم خراپی ڕۆژی پەروەردەیە نەکرد بۆچی نەهاتنە دەنگ بۆچی لە پێناو داهاتووی نەوەکانمانە لە پێناو داهاتووی ڕۆژی پەروەردەیە بۆی بەم ڕۆژە نەگەشت نەگا بۆچی نەهاتنە سەر شەقامەکان لەو کاتەدا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان نەکرد بەشێکی هۆکارەکەش ناکەوێت ئەستی مامۆستایان بەڵێ دیارە پرۆسەی پەروەردە ئەوەندە گرنگە هەمومان لێ بەرپرسین وەکو گوتم بەرپرسیاری یەکەم حکوومەتە وەکو ئەگەر وەکو هەرێمە تەماشاکەین لوتکەکەی حکوومەت دەبڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کێمە باس لە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا دەکەین ئەو جار خێزان بەرپرسە دایک و باوکی خوێندکار بەرپرسە مامۆستانی زانکۆ بەرپرسن مامۆستایان خۆیان بەرپرسن بە لە حەقیقەتدا کۆمەلگا هەمووی بەرپرسە لە پرۆسەی پەروەردە لە پەروەردەکردنی تاک بەڵام وەکو باسم کرد حکوومەت کەسانێکی وای پەروەردەی بە کەسانێکی وا سپاردووە کە زۆر جار ئللا دەبێت سەر بە خۆیان بێ ئەمە وای کردووە کەسانێکی بێعەزم و بێ ئیرادە دروست ببێ هەر بەدوا کەسانێک کە چۆن حکوومەتەکە خۆی گەندەڵە کەسانی گەندەڵیش کە دەزانێت پێوە دەنیشن پارسەنجی بۆ ڕادەگرن ئەمە وای کردووە کە مامۆستایان لە حەقیقەتدا وەکو پێویست زۆر ئەوانیش لە خەم ئەم پرۆسەیە نەبن لە خەم بوارەکانی دیکەی پەر بەڵام بەوەش بڵێم ئەمە بە مطلقی وانە بەو شێوەیەش دیارە ئێمە پێش موچەش کۆمەڵێک مامۆستای دڵسۆز کۆمەڵێک ڕێکخراوی دڵسۆز هەمیشە داوا ئەوەمان کردووە کە چارەسەری بوارەکانی دیکەی پەروەردە بکرێت وەکو منهاج وەکو چاکردنی بارودۆخی قوتابیان و ژینگەی خوێندنگاکان وەکو ئەوەی کە بەڕێوەبەر و معاونەکان بە حزبی دانەندرێن ئەمانە کەم تا زۆر باسکراوە بەڵام حکوومەت وەڵامی نەداوەتەوە ئێمە بە ئەندازەی توانای خۆمان لە هەموو کۆڕ و کۆبنوێنەکان لە سیمینارەکاندا باسمان لێوە کردووە و باسی خراپی ڕۆژی پەروەردەمان کردووە لە هەموو بوارەکانی پەروەردەدا بەڵام ئەوەی کە ئەو ڕۆ زیاتر زەق بۆتەوە بارودۆخی گوزرانی مامۆستایانە کە مامۆستا گەشتوتە حاڵەتێک ناتوانێت دوام بکە ناتوانانی پێداویستەکانی ڕۆژانەی دابینکە کە مامۆستاش نەیتوانی پێداویستی ڕۆژانەی دابینکە بەڕاستی ئەمە وا لێ دەکات پرۆسەکە زیاتر بەرەودارمان بڕوە. زۆر باشە مامۆستا لە هەرێمی کوردستاندا زۆر جار نەبوونی پلان کراوەتە هۆکاری ئەوەی کە ڕەوشی پەروەردەش بەم ڕۆژە گەشتووە ئەتوانین بڵین کەڵەکەبوونی کێشەکان لە ماوەی 26 ساڵی ڕابردووە و جەنابیش ئاماژەت پێکرد هۆکاری ئەم خرابوونی ڕۆژی پەروەردەواتە 26 ساڵ لە زۆر جار هەندێک کەس وا ئەزانن کە تەنها قەیرانی دارایی بووە هۆکاری ئەم ڕەوشە خراپەی پەروەردە بەوەی کە مامۆستایانی وا لێ کردو کە بێنە دەرەوەی هۆڵەکانی خوێندن و ڕەوشی پەروەردە و خوێندن لە شوێنێکدا لە خاڵێکدا بوەستێ بەڵام ئەمە شتێکی ئاساییە کە خراببوونی ئەم هەموو ڕۆژە لە ماوەی 3 ساڵدا لە 2014 بوون تا کۆتایی 2017 هەمووی ئەمە بێیان ئەتوانین بڵین لە دوای ڕاپەڕینەوە ئەو هەموو کێشانە کەڵەکە بوون تا لە 2014 ئیتە خەڵک بە هەموو شێوەیەک هەستی پێکردن و بوونەتە لەمپەر و ڕێگر لە بەردەم ڕەوشی پەروەردە و خوێندن. دیارە ئەم حاڵەتی کە ئەوڕۆ تووشی بووین پەیوەندی بە ڕابردووە هەیە 26 ساڵی ڕابردوو ئەگەر ئەم حکوومەتە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە پلانی هەبە بۆ پەروەردە بۆ ئیقتصاد بۆ سیاست بۆ داهاتوی ئەم وڵاتە حاڵی بەم حاڵە نەدەگەی نە حاڵی ملەتەکەی ئاوای لێ دەهات نە حاڵی خۆشی بەو شێوەیە لێ دەهات کە ئێستا وامان لێ هاتووە بە زەیمان پێرادێت کە چۆن دەبینین زەلیل و ڕیسواو لە بەردەم نەحەزانی ملەتەکەماندا نەحەزانی وڵاتەکەماندا دەپاڕێتەوە داوا دانوستان دەکات جواب نادرێتەوە
لە ڕووی نێودەوڵەتیەوە فرامۆش کراوە لە ڕووی اقتصادەوە بەتاواتی دارماوە هەموو دەسەڵاتەکانی وا خەریکە لێ دەستەندرێتەوە بەڕاستی مەجلیس و تەشریع و تەنفیزەکەی زمانی حیزب بەعسم بیر دەکەوێتەوە کە بێ ئیرادە و بێدەسەڵات بوون یعنی ئێستا وا چووچیان کردوێتەوە ئەوای لە هاتووە ئەمە نەتیجەی ئەم بێپلانی 26 ساڵی ڕابردوویە کە ئامادە نەبوون ئێمە لەو پەڕی خۆشگوزەرانی و لەو ئەو هەموو سەرۆت و سامان و داهاتەمان هەبوو نەمانزانی چۆن بەکاری بێنین بوونەی اقتصادی خۆمانی پێ دروستکەین چۆن گەشە بە ئابووری بدەین گەشە بە بواری پەروەردە بدەین گەشە بە خوێندنی باڵا بدەین بەڕاستی بێپلانی وای کرد ئێمە نەتوانین بەڵکو ئەوەی کە دەستمان کەوت هەمووی تەخشان و پەخشان کرا هەمووی خراە جیرفانی بەرپرسانەوە ئەوانیش لە بانقەکان کردیان بە کۆشک و تەلار و لە بانقەکانی ئەوروپا خەزنیان کرد ئەوە تا ئێستا وای لێ هاتووە کە هیچ بەرنمەیەک نییە هیچ ڕووناکاییەک نابینی کە پرۆسی پەروەردە زیندوو بێتەوە حکوومەت دەستەوەستانە بەڕاستی لە ئاستی ئەو مشکلانی کە تووشی بووە بەرەوەی پلانی نەبووە بۆچی دانی پیانانێ بۆ منە 4 ساڵە 5 ساڵە 3 ساڵە مامۆستایان بە هەموو شێوێ دەڕژێنە سەر شەقامەکان بایکۆت دەکەن هۆڵەکانی خوێندن بەجێ دێڵن ئەم هەموو ڕێکخرا و مامۆستای ئاینی و ڕاگەیاندنە بۆ منە بەردەوام کێشە گرفتی مامۆستا و ڕۆژی پەروەردە بە گوێی حکوومەتدا دەدەن بۆچی حکوومەت هێشتا هەر ئامادە نیە تەنانەت وەڵامێکی وا دڵخۆشکرد یا وەڵامێکی وا قانعکرد بداتەوە کە خەڵک پێی مقنع و ڕازی بێ بەڵێ من عەرزم کردی حکوومەتێکی بێباکە حکوومەتێکە هەست بە مەسئولیت ناکە شەرم نایگرێ باشیان لە درۆ نییە من هەر لەو ڕۆژانەدا هەر لەو مۆزوعی هەر چەندە تۆزێک لەوانەیە لە بابەتەکە دوورکەوینەوە ئەم داوایی کە یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی کوردستان کاکە عەلی ئەحمەد ساڵح داوای لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم تۆمار کرد لەسەرەوەی کە 2 ملیۆن دۆلاری داوا بە یەکێک لە ئەندامی حیزبێکی دەسەڵاتداری ئەم دەبەرە بوو بە مناقەشەیان دەڵێ من ئەم 2 ملیۆن نارم وەرگرتووە دۆلارم وەرگرتووە بۆ حیزب بۆ خۆی نەبووە بۆ شخصی خۆی نەبووە بۆ حیزب وەرگرتووە لەو لاوە کاک نێچیر بارزانی دەڵێ وەڵا من نەمداوەتێ تۆ تەماشاکە دوو دەسەڵات یەک دەڵێ من بۆیە وەرم گرتووە بۆ حیزب وەرگیراوە یەک دەڵێ نەمداوەتێ خۆ لە وڵاتان هەر گەندەڵی هەر بریتی نییە لە پارە تۆ پارەکە لێگەڕێ وا کەوتە قورجی شێرەوە دەست ناکەوێتەوە بەڵام لەسەر ئەم درۆیە گەورەترین درۆ تۆ بەرپرس بی ئەخە یەکێک لەوانە درۆ دەکا تۆ یەکێک دەڵێ بۆی وەرم گرتووە بۆ حیزب یەکێک دەڵێ وەڵام من نەمداوەتێ هەردووچیان لە ئاستی دەسەڵاتدا کەواتە یەکێک لەمانە درۆ دەکا پێغەمبەری خوا دەفەرمێ الرائد لا يكذب قومه سەرکردە نابێت درۆ لەگەڵ میلەتەکەیدا بکە بەڵام وەکو گوتم ئەمانە نە لەخوا دەترسن نە پەروەردەکراون باشیان بە درۆ نییە بۆیە درۆکردن وەک ئاو خواردنەوە لایەن وایە یعنی ئەمە وای کردووە بەڕاستی هەست بە پرسیارەتی نەگە لە وڵاتان بێ هەر لەسەر ئەم درۆیە ئەگەر نەڵم سجنی ئەبەدی دەکرێت بەلانی کەم 20 ساڵ سەرۆکی حکوومەتیایەکێک لەمانە کە دەست لە کار کێشێت دەست لە کار پیشێتەوە یا شەرم دەگرێت من یەکێک لەو ڕۆژانە لە هەواڵەکاندا گوێم لێ بوو ئەندام پەرلەمانێکی یەکێک لەو دەوڵەتە ئەوروپیانە بزەبت ناوەکەی برنەماوە لەبەرەوەی چەند دەقەیەک لە دوام دواکەوتووە لە دانیشتنی پەرلەمان دواکەوتووە و نەیتوانیەوە وەڵامی یەکێک لە پرسیارەکان داتەوە ئیستیقاڵی خۆی نووسیەوە وازی هێنەوە تۆ تەماشا کە لەسەر شتێکی ئاوا کە لە ئێمە هەر زۆر بەسیتە لێرە لەسەر شتی گەورەش نەکە ئیستیقالە نادەن نەک هەر داوا لێبوردن ناکەن نەک هەر شەرم ناگرێ یان لەخوا ناترسن خوان بە بەرپرسیار نازان بەرامبەر بێژ و بەرامبەر بە میلەتە بەرامبەر بەوە تەنها دروشمی زەق دەخەنە ڕوو دروشمی بێناوەڕۆک کە خۆیان جێبەجێ ناکەن ئیدی ئەمە وای کردو بەڕاستی وەکو چۆن دەڵێ خەڵک بە تەواتی لایان بهیوا بووە خەڵک ینی تووشی حاڵەتێکی ڕوان تێ ناکەێتەوە خەڵک ناچار بووین چۆن دەڵێ ڕوو لە نەحەزانمان بکەینەوە داوا لە عەبادی بکەین کە موچەمان بۆ بنێرێ حکوومەتێک کە تۆ نەتوانی پاش 26 ساڵ موچەی مامۆستایان دابینکەی مامۆستایان ناچارکەی کە هاوار لە عەبادی بکەن بڵێ موچەمان بۆ بنێرە کە بەڕاستی ئەمە بخۆی شەرمەزاریە زۆر باش مامۆستا کاتە سەرنجامی ئەم ڕەوشە خراپبوون ئەم هەموو گرفت و لەمپەری لە بەردەم ڕۆژی پەروەردە هەیە و بێباکی و کەم تەرخەمی وەڵام نەدانەوەی حکوومەت ڕەوشی بەرەو پەروەردە بەرەو چ ئاقارێک هەنگاو دەهاوێ لە کاتێکا ئەو کڵاو ڕۆژنە و دەرچەیە کامەیە کە لێەوە بێ دیار بێ بۆی ڕەوشی پەروەردە ڕزگاری ببێ وەڵاهی برای بەڕێزم دیارە ئەمە دەبێت گۆڕانکاری ڕشەی بکرێ ئەجینا بە مۆزعە پرۆسەی پەروەردەگەر ئاوا بڕوا دەبێت دەستی لێ بشۆین و فاتحای بۆ بخوێنین گۆڕانکاری بە دووشت دەکرێت یا ئەوەتە ئەم حکوومەتانە
ئەم بەرپرسانە گۆڕانکاری بەسەر خۆیان دابنن تەوبەیەکی نەسوحکەن داوای بردن لە میلەتە بکەن و بەرنامەیەکی چاکسازی بخەنە ڕوو بەڵام ئەمە نابینین ئەمە لەو بارەدا بەڕاستی ئەمە نابینین چونکە هێشتا گەندەڵیەکان وازیان لە گەندەڵیەکان ناوێنن نمونەی ئەوەی کە پێشوو بۆم باس کردی ئەنی هێشتا گەندەڵی بەردەوامە چ داوا چاکسازیان لێ بکەین مەفروضە تۆ سەرەتا گەندەڵی بۆستێنی واز لە گەندەڵی بێنی ئەو کاتە پرۆسی چاکسازی دەست پێ بکەیت بۆی بەڕاستی من سەرم لەو سیاست مەدارانە دێن کە داوا لە حکوومەتێکی گەندەڵ دەکەن کە هێشتا گەندەڵیەکانی بەردەوامە داوا چاکسازی لێ دەکەن کاکە گەندەڵیەکان بۆستێنە ئەو کاتە تۆ دەست بە پرۆسی چاکسازیکە جایشێک لەوە کە حکوومەت خۆی گۆڕانکاری بەسەر خۆی دابێنێ کە ئەمە دوورە دووەمیش حکوومەتەکە بگۆڕدێ بە کەسانی ئەکادمی بە کەسانی دڵسۆز بەڕاستی دوو ڕۆکنی زۆر گرنگ هەیە بۆ هەر بەرپرسێک کە دەبێ ئەم دوو سیفەتەی تێدا بێ یەکەم دڵسۆزی یاخود لە خواترسان کە دووەم دەسەڵاتی بەسەر ئیشەکەدا بێ کەسێکی ئەکادمی بێ ئەم دوو خاڵە کەسێک کە لە خوا بترسێ و دەستپاک بێ بۆ ئەوەی گەندەڵی ڕوونەدا دووەمیش لە کارەکەی شارەزا بێ کەسی ئەکادمی بە بتوانێت دەسەڵاتی بەسەر کارەکەیدا بشێ بەرنامەی پێبێ بۆ کارەکەی بتوانێت ئەو ئیشەی کە بەدەستەوە دەگرێ بتوانێت بەرەو پێشی بەرێ کە جەبەڕاستی ئەمە پێویستیمان بە حکوومەتێکی وایە کەسانی ئەکادمی کەسانی لە خواترس کەسانی دەستپاک کاروباری ئەم وڵاتە بەدەستەوە بگرن و ئەم حکوومەتە ئیدی بەسێتی واز بێنێ بکشێتەوە دەست لە کار بچێشێتەوە بە کەسانی ئاوا شارەزا و دڵسۆزی بسپێت لە کاتێکا کە حکوومەت نەباکی هەیە نەدەست لە کارە کێشێتەوە نەهست بە ئەم بەرپرسیارەتیەکان نەپلانێدانێ کەواتە ڕۆژی پەروەردە زیاتر بەرەو هەڵدێران و بەرەو تیاچوون ناچێت لە هەرمی کوردستانە بێگومان چارەسەرەکە لە دەست کێدای کاتێکە وەکۆڵێ بەردێ بە نەزان بخرێتە ئاوێکەوە بە سەد زانە دەرنایێنێتەوە کاتێکە حکوومەت ئەم ڕەوشە خراپەی دروست کردووە چارەسەرژە لە دەست حکوومەت هەیەم چارەسەرکەوێتە ئەستەوەی خەڵکانی دیکە وڵات بەڕاستی ئێمە گەر وەزعەکان بەو شێوەیە بڕوە وا مامەستان 4 ساڵە 3 ساڵە 4 ساڵە دێنە سەرجادە هاوار دەکەن کەوز بەدەمیانەوە نایەت بەڕاستی پێویستە من سەرەتا ڕوو دەکەمە هەموو ئەو ئەندامانەی کە لەناو ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەدەن کە خۆیان بە دڵسۆز دەزانن دەست لەناو ئەو دوو حیزبە بێنە دەرەوە کە خۆشیان دەزانن بەرپرسی یەکە من لە هەموو ئەو شکستانی کە بەسەر وڵاتە داهاتووە لە هەموو ئەو نەهامەتیانەی کە بەسەر میلەتی کورد داهاتووە ئەم دوو دەسەڵاتدارە کە 26 ساڵە حکمی ئەم وڵاتە دەکەن ئەوان لی بەرپرسن تۆ کە خۆت بە دڵسۆزی میلەت وڵاتەکەت دەزانی دەست لەگەڵ گەندەڵکاران مەبە بلۆچێکی باش مەبە لەناو دیوارێکی خراپدا مەفروضە ئەمانە ئەم ئەندامی ئەم حیزبانە بەڕاستی لەم حیزبانە بکشێنەوە وازیان لێ بێنن بێنە دەرەوە ئەگەر خۆیان بە دڵسۆزی گەل و میلەت دەزانن معقول نییە تۆ خۆت بە دڵسۆز دانێ لەناو حیزبێکی گەندەڵا ئیشی بکەی پارسەنجی بۆ ڕاگری دیفاعی لێ بکەیت ئەمە یەک دووش بەڕاستی میلەت بە تێکرایی بەرپرسە لە گۆڕانکاری ئێمە بەڕاستی انتخابات ساڵانە دێتە پێش مەفروضە بە دەنگەکانیان هەموو هاوڵاتیەک بە دەنجی خۆی دەنجی نەفرەت بخاتە سندوق انتخاباتە بۆ ئەم حکوومەتە شەخصا دەنجا پێ نەدەنەوە بۆی جارێک کە هەڵنابژێنەوە واللهی جارێکی کە ئەم حکوومەت ئەمانە هەڵبژێرێنەوە خەڵک دەنجان پێ بدات چۆن دەڵێ جارێک فێڕی لێکردم خوا بیگرێ جاری دووەم خوا خۆم بگرێ یعنی بەڕاستی ئەو کاتە مەسئولێتی یەکەم دەکەوێتە سەر میلەتە خۆی مسلمان لە کونێکدا دوو جار نایە بەڵێ مسلمان نابێت لە دوو جار لە کونێکەوە مارانگاز بێت بەڵام خۆ ئێستام حکوومەتە هەر لەسەر یەک پایوەستا ینی هەرچی حیزبە لە حکوومەت کشاونەتەوەی وەزارەتەکان هەمویان چۆڵ بوون وەزیری وامان هەیە کە لە ڕێخستن و لە عسکەریەوە دەرچوە کەچی بوون دوو وەزارەتی گەورەی بەدەستەوەیە کەچی بوون لە حکوومەت هەر لەوەشە هەر بەردەوامە لەم ڕەوشە خراپەکەواتە بە کشانەوەی حیزبەکان چی لە ڕەوشی پەروەردە ئەگۆڕێ بەڕاستی من پێمانی ئەمە تەسیرێکی زۆری هەبێ بۆ سەر حکوومەتێکی گەندەڵ ڕاستە لەوانەیە خۆ ئەم حیزبانش کە پێشتر لەم حکوومەتەدا بوون بەڕاستی من دەتوانم بڵێم نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە ینی بوونی کەسێکی چاک لە حکوومەتێکدا کە با گەندەڵیش بێ کابرای مەسەلەن بەرپرس نابێت ئەگەر خۆی پاک بێت ئێمە بۆ نمونە وەزیری زەرعەمان هەبوو کە هەموو خەڵکی کوردستان شاهیدی پاکێتی و ڕاستیەتی و خزمەتی بۆ دەدا بەڵام
حکوومەتیش هەر بەردەوام بوو ئێستاش هەر بەردەوامە ئیشەکە هەر دەڕوە بەڵام بەنەوەیەکی کە دەڕوە بۆیە من پێمانە تەنها بەکشانەوە ئەگەر کاریگەری خۆی هەیە کاریگەرە چونگامە هەڵوێستێکە نوێنراوە هەرچەندە ڕێی زۆر کەس درەنگ وەخت بوو بەڵام بە هەر حاڵ ئەم کشانەوەیان لە حکوومەتی هەرێم هەڵوێستێکی جوامێرانە بوو بەڵام بە تەنها بەوەندەش حکومت بە خۆیدا ناچێتەوە چونکە وەکو باسمان کرد حکومەتەکە حکومەتێکی بێباکە ئەگەر 3 وەزارەتیش بۆ وەزیرێک بسپێرێ هێشتا بەلایەوە ئاساییە ئەو ڕێکارانە چین کە بگیرێنە بەر بۆی کە حکومت لەو خەوەی غەفڵەتی کە تێکەوتووە بە خەبەر بێ لەو بێ ئاگایی و خەمساردی و بێموبالاتی ڕزگاری بێکە لە ئاست ڕەوشی پەروەردەیە گرتوێتە بەر بەڵێ وەڵای ئێستا شتەکە بووەتە دووبەرە بەرەیەکی دەسەڵاتداری گەندەڵ بەرەیەکی میلەتێکی چەساوە مەفروزە ئەم میلەتە چەسا هەموو ڕزەکانیان یەکخەن و هەمویان بە یەک دەنگ هاوارکەن نامانێ بمرێ گەندەڵی بمرێ یعنی بەڕاستی بەسێتی چەسانەوە بەسێتی یعنی حکوومەتێک کە 26 ساڵە بۆتە مشەخۆر بەسەر ئەمیلەتەوە با بەس بێت بەڕاستی چۆلیکە بۆی خەڵکانی کە دەسەڵات بگەن دەستەنها چارەسەرەکە هەر ئەوەیە کە خەڵکەکە هەمووی یەکدەنگ بێ نەک تەنها چینێک بە تەنها ڕۆژێکیکە چینێکیکە بە تەنها هەمووی بەیەکەوە بە شێوەیەکی مەدەنیانە ئاشتی خوازانە بێنە سەرجادا داوا لە حکوومەتکەن بکشێتەوە حکوومەتیشکە تشکیل بکرێ و دام و دەستگا نێودەوڵەتەکان ئاگادار بکرێنەوە کە ئێمە ئەو حکوومەتە بەڕاستی ئەکسپایر بووە بەڕاستی لە کار کەوتووە بە فعلی ناتوانێت لە کارەکانی بەردەوام بێ بایکۆت تا چەند یەکێکە لەو ڕێکارە سەرکەوتوانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوشدا وەکو میکانیزم وەکو ڕێکارێک گیراوەتە بەر تا چەند بایکۆت و بەجێهێشتنی هۆڵەکانی خوێندن دەتوانێت چارەسەرێک بێ بۆ ئەم گرفت و کێشە و لەمپەرانی کە لە بەردەم ڕەوشی پەروەردەیە هەن بایکۆت فشارێکە لەسەر دەسەڵات بەڵام وەکو دیتوشمانە وەک جنابت باس کە سواوە یعنی بەڵام ئێمە هیچ ڕێگا چارەیەکی کەمانە غەیری ڕێکارە مەدەنیەکان نەبێ ئێمە بایکۆت لە ڕاستیدا کە دەکرێت بۆ ئەوەی پرۆسی خوێندن بەردەوابێ نەک بۆ بایکۆت مامۆستا پێ خۆش نەبێتە سەرجادا بەڵام بایکۆت دەکات بۆی حکومەت ناچار کات ئەو مستحقاتە مالی کە لای حکومەتە پێی بداتەوە بۆی بتوانێت دەوام کات بۆ یعنی بایکۆت لە پێناوی دەوامکردندایە نەک لە پێناوی ئەوەیدا یعنی بایکۆت بکرێ مامۆستای سراحەتکە مامۆستا دێتە سەرجادا داوا مافێشی ڕۆی خۆی دەکات بۆ ئەوە چونکە بەڕاستی بوونی مامۆستا لەگەڵ مەکتەبە وەک دەتوانم بڵێم ماسی و ئاو وایە یعنی مامۆستا ڕۆژێک کە لە مەکتەب دوور دەکەوێتەوە دڵ ناڕەحەت دەبێ ئەو ڕۆژەی پێخۆشە کە دەرس دەڵێتەوە کە ئەرکەکەی جێبەجێ دەکات کە لەناو خوێندنگادا خۆی دەبینێتەوە نەک لە سەرجادا هاوارکە و داوا مافی خۆی بکات زۆر باش کەوتمانسە بۆچی حکومەت لە وڵاتانە خۆپیشاندانەکان بایکۆت دەربڕینە ڕزایی کاریگەریەکی زۆر باشی دەبێت لەسەر حکومەت و زۆرجار وەزیر دێتە نێو خۆپیشاندەرانەوە زۆرجار پێویستەکە یان ئامادەی دەست دەکات بکێشێتەوە و ئۆباڵی کەم تەرخەمی و کێشە و گرفتەکانیش بخاتە ئەستۆی خۆی بۆچی لە هەرێمی کوردستانە ئەمە نابینین بەڵێ تەبعاً دیارە لە وڵاتان وەکو وتم ئەو حکومەتانە حکومەتی بەرپرسن دام و دەستگاین بەڕاستی حکومەتێکن بۆ خزمەتی میلەتی وڵاتەکەیان دروست بوون پرۆژەیان پێیە بۆیە دەبین کاتێک کە دەبینن ئەو پلان و پرۆژە و خزمەتەی کە ئەوان دەیکەن لە ئاستی پێویستدانیا چین و توێژێک دەنگ بەرز دەکاتەوە لیان بەدەمیانەوە دەچن جویان لێ دەگرن و بە خۆدا دەچنەوە ئەگەر نەیانتوانی داواکاریەکانی خەڵکی خۆ پێشاندەر جێبەجێ بکەن دەستە کار دەچێشنەوە بەڵام لەم وڵاتی ئێمە باشیان پیانە چونکە ئەوان ئەوەی خەمیانە تەنها مانەوەیانە لە دەسەڵات و پارێزگاریکردنی ئەو سەرۆت و سامانەیە کە دەستیان دەکەوێت لە وڵاتە و هەموو ئیشیشان بە پەروەردە نەماوە چونکە پەروەردە لە خزمەتی ئەو ئامانجەی واندانە و ئەوان هێزی تایبەتی خۆیان ئامادە کردووە ئەم پارە و سەرۆت و سامانیان بەکارێنەوە بۆی هەر ڕۆژێک کە میلەت دەنجی برز بووە ئەگەر پێویستی کرد چینێک دژی چینێکی کە بەکاربێنن بۆ ئەوی بتوانن بەردەوام بن ئیدی باشیان بەوە نییە داخوا پرۆسەی پەروەردە ئەگەر پەچیشی بکەوێ هیچ خەمی لێ ناخۆن و بە زەرەدی بەڵکو پرۆسەیەکی پەروەردەی حەقیقی بە زەرەدی خوانی دەزانن زۆر باش مامۆستا بە گێڕانەوەی پشکی موچە و بە شایستە داراییەکانی مامۆستایان وەکۆڵێ گرفت و کێشەکانی بەردەم پەروەردە چارەسەرە بن بەشێکی گرنگی وەکو باسم کرد یعنی لایانی کەم مامۆستایان دەتوانن بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن
بەڵام پرۆسەی پەروەردە کێشەی تەنها موچە نییە تەمان کێشەی زۆر گەورەترمان هەیە بەڵام ئەمە دەبێت ئەوە گرنگترین کاریگەری ڕاستە خۆی لەسەر ژیان و گوزەرانی مامۆستا هەیە لەسەر ژیان و گوزەرانی خوێندکار و قوتابیان هەیە بۆیە وا مەسەرەن مامۆستایان زیاتر هاواریان لێ بەرز بۆتەوە ئەجینا کێشەکانی پەروەردەوەکو پێشترژی باسم کرد گەورەترین کێشەی پەروەردە لە حقیقەتدا کە وای کردووە پرۆسی پەروەردە بەرەو پێشەوە نەچێ ئەم مەسەلەی حیزبیکردنی دام و دەستگاکانی پەروەردەیە ئەمە گەورەترین نەخۆشیە کە پرۆسی پەروەردە بەدەستەوە دەناڵێنێ و چەندەها جاریش داوا کراوە پرۆژە پێشکەش کراوە بەڕاستی بەڵام حکوومەت گوێی خۆی لێ خەواندە و وەکو پێویست بەدەم داواکاریەکانەوە نەهاتووە ئەوجا قەزەی مەنهەج قەزەی ژینگەی قوتابخانەکان نەبوون قوتابخانەکان ئەمان هەموو کێشەن حقیقەتدا جاروێ چەند داوامی جاروێ خوێندکار هەیە سێ داوامی تیا دەکرێت خوێندنگای وامان هەیە یعنی خەریکە دەڕوخێ و خوێندکار داوامی تێدا دەکا خوێندنگامان هەیە تا ئێستا لەگەڵ و دار و بەر دروست کراوە یعنی بەڕاستی ئەمە کێشەکانی پەروەردەگەر باسی بکەین زۆر دەخایێنێ و هەمووشی پێویستی بە چارەسەری بنەڕەتی هەیە زۆر باش مامۆستایان لە نێوان بەرداشی بەغدا و هەرێمدا لەلایەکەوە دڵیان خۆش دەکرێت بۆی کە عەبادی موچیان بۆ ئەنێرێت لەلایەکەوە بوون حکوومەتی هەرێم دەڵێ هیچ ڕاز نییە لەم نێواندا مامۆستایان بەرەو کوێ هەنگاو دەنێەوە وەکوڵێ چ مەسیر و سەرنجامێکیانە بێ لە ڕاستیدا ئێمە مامۆستایان بە ناچاری ڕۆیان لە بەغدا کردووە هاوار لە عەبادی دەکەن وەکو پندێکێ دەڵێ ئەلغەریق و یەتەشەبەث بکل حەشیشە شتێکی ئەگەر پندەکە غەڵەت نەبێ یعنی خنکا و ئەوەی کە دەکەوێتە ڕووبارەوە دەست بە پوشێکیەوە دەگرێت ئێمە هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە هەموو ڕێکارن بەدەریەکانمان گرتە بەر وا 4 ساڵات مامۆستایان ئاخر شت کە بەجێهێشتنی هۆڵەکانی خوێندن بوو مانگرتن بوو بایکۆت بوو لە دام و دەستگاکانی پەیوەندیدارەکان هەموو ئاگادارمان کردوونەوە تەنانەت من خۆم چوون بۆ هەولێر لەگەڵ وەفدێکا بۆ سەفارەتەکانی بەریتانیا و هۆڵەندا و هەموو تێمان گەاندوون هەموو ئەمانە بەڕاستی حکوومەتی هەرێمی وشیار نەکردوێتەوە بۆیە خەڵک بە ناچاری ڕووی لە بەغدا کردووە بەڵام ئێمە داوا دەکەین مەسەلەی ژیان و یەکێک لە داواکاری ئەمڕۆی خۆ پێشاندەرانی مامۆستایان ئەو بۆ کە ژیان و گوزەرانی مامۆستایان موچەی مامۆستایان نەکرێتە مزایدەی سیاسی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە ئەم مەسەلەیە شتێکە و ئەمە ژیان و گوزەرانی خەڵک شتێکیکەیە ئەمە مافێکە خەڵک مامۆستایان بەسەر حکوومەتیانەوە هەیە بەڕاستی من لە ئێستاشدا کە مامۆستایان ڕویان لە حکوومەتی ناوەند کردووە نەحەقیان ناگرین چونکە ئێستا لە ڕاستیدا ئەگەر بێ سەرباری حقیقەت حکوومەتی ناوەندیش بەرپرسە چونکە جاران ئەگەر دەیگوت من بەرپرس نیم حکوومەتی هەرێم چاڵەنەوتەکانی بەرزتە خۆوا ئێستا حکوومەتی هەرێم هەموو چاڵەنەوتەکانی لەدەستداوە لەدەست حکوومەتی ناوەندایە و کاتێک کە چاڵەنەوت کەوتۆ پارەی مامۆستایانش بەڕاستی ئەوڕۆ داهاتی ئەم وڵاتی ئێمە داهاتی نەوتە زیاتر موچە بە پارەی نەوت سەرف دەکرێت و ئێستاش لە بەدەستی حکوومەتی عراقیدایە بۆیە بەڕاستی ئەرچێکی ئاینی نیشتیمانی لەسەر حکوومەتی مرکزی کە دەبێ ئەم موچەیە بە زووترین کات بنێڕێ و مەمەتەڵی تێدا نەکرێ و نەکرێتە مزایدەی سیاسی چێشمی سیاسی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە زۆر باشە جناب دامەژت بەوە کرد کە وەکو ڕێکخراوەکان یا وەکو کۆمەڵی لە مامۆستایان قسە و سەرنج و گلەیی و سکاڵای مامۆستایانتان گەیاندوتە سەفارەتەکانی ئەمریکا و بەریتانیا و کۆمەڵی سەفارەتی دیکە قسە و وەڵامی ئەم سەفارەتانە چی بووە تا چەند ئەوان توانیویانە ببنە کارتی فشاریان فشارە بکەن لە دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بۆ باشکردنی ڕەوشی پەروەردە و دۆخی مامۆستایان بەڕاستی ئەوانیش دەڵێن ئێمە ئاگاداریان دەکەین بەڵام لە دەسەڵاتماندانی حکوومەتی هەرێم ناچارکەین ئەوە ئیشی ئێمە نییە حکوومەتی هەرێم ناچارکەین ئەجینا هەروەکو لایەنشی عاتیفی و سۆز بەزەیان بە مامۆستایان داهاتوتەوە ئەوان پێوتوین کە ئێمە دەرک بە ژیانی تاڵی ئێوە دەکەین بەڵام ئەوە لێ دەسەڵاتی ئێمەدا نییە ئەمە حکوومەتی هەرێم ناچارکەین گەندەڵی نەهێڵێ یا مەسەرەن دەکرێت ئاگاداری بکەینەوە دەکرێت دەنجی ئێوە بگەێنین بۆیان بەڵام ناتوانین ناچاری بکەین کە بە عەمەلی بەدەم داواکاریەکانتانەوە بێ ئەوە دەکەوێتەوە سەر خۆتان ئێوە خۆتان حکوومەتی خۆتانە یان ئەوانیش ئاوا بەو شێوەیە هەر بەڕێکردن بووە ئیدی بەو شێوەیە ئەمە بێعەمەلیش بووین بەڕاستی لەوان تا چەند دەسەڵاتداران لایەنە پەیوەندیدارەکان وەزیر لە بۆکۆڵێ لە بازنەی هەرێمی کوردستانە ئێوە ئەوانشتان بینیوە بۆ داواکردن و گەیاندنی سکاڵا و گلەی و سەرنجی مامۆستایان
ئێمە طبعا لەو ماوەی پێشوو لە مامۆستایانی ناڕازی چوونە بەردەمی متحدەوە چەند جار لەگەڵ وەزیر دانیشتوون بەڵام تەنها وعد و عودی ناڕاست زۆریش خۆشنی هەموو جارە بڵێن درۆ چونکە ئەوەندە قێزەونە بەڕاستی هەر وشەکە خۆی قێزەونەیە یعنی ئەو وعدە ناڕاستانی کە ئەوان بە خەڵکیانداوە هیچیان جێبەجێ نەکردووە هەروەکو چۆن لە باگاشەکانی هەڵبژاردندا کۆمەڵێک وعد دەدەن کە ئەمە ئێوە هەموو هەوڵاتێک بەشدار دەبێت لە باڕیان نەوتەکان و لە پشکی نەوتی دەدرێتێ و ئەوە موچەکەشیان لێبڕێ نەکرد پشکەکان نەداینی کۆمەڵێک شعار و دوورشمی ناڕاست کە بە خەڵکی دەڵێن لە دانیشتەکانی شەهر بە هەمان شێوە کۆمەڵێک قسەی بەڕێکەر دڵخۆشکار بەڵام لە ئەرزی واقعدا هیچمان نەدیوە هیچ نابینین بەڵکو خراپتر دەبێت ئەوان وعدیاندا ئەگەر وەختی خۆی من حەت تەنانەت گوێم لە وابزان کاکنیی بارزانانی شخصی خۆی باسی کرد کە ئەگەر بێت و نرخینەوت بەرز بێتەوە موچە باش دەبێتەوە دەگاتەوە ئاستی خۆی ئەو کاتە موچە 50 بۆینی 60دا بوو دەبت نازانم موچەی کامل دەدرا ئێستا 66 دلار ئەوڕۆ وا بزانم 66 بە 66 دلار فرۆشاوە دەگەر 100 دلار نەکەر وعدێکی کەی داوتی ئەگەر ئێمە مامۆستایان بەم موچەیە کە ئێمە کردومانەتە نیوە موچە یا کە ئێستا حقیقەت سەیەکە موچە کە لە سەیەکە موچەش کەمتر ئەگەر حیسابی کە چووگە سێمانجان نەداوە مانجی 9 و 11 و 12 تا ئێستا مامۆستایان وەریان نەگرتووە واتە لەو وعدەش کە بەڵێنیاندا ئەگەر بەو نیوە موچە ئەمان دەتوانن لە کاتی خۆیدا موچە بدەن ئەمەشیان هەرجێ بەجێ نەکرد بە جیاواز لە هەموو چین و توێژەکانی تر لە هەموو کار موەزەف و دائیرەکانی تر هەست ناکەی کە ململانەیەکی دەرونی یا فشارێکی دەرونی حکومە دەوێت لەگەڵ مامۆستادا ئەنجامدا وەکو لە شەڕێکی دەرونی هەیە و لەگەڵ مامۆستایەتێ ئەیەبێ ئەنجامدا یان ئەمە هەر شتێکە بەرەوکی هەموو خەڵکی گرتووە پێت وانیە بە زیاد لە چین و توێژەکانی تر لە مامۆستایانی ئاینی ئەندازیاران پزیشکان بۆمنە پارێزەران زیاتر بۆمنە ئەم کێشە و گرفتە حکومە دەیەوێ ئاراستی مامۆستای بکە واللهی من طبعا دەتوانم بڵم چین و توێژی مامۆستایان مەقدورترین چین و توێژن چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەیەوە ئێمە هەر کێشەمان مادەکەش نییە تەنانەت لە ڕووی معنەویشەوە کەسایەتیمان ڕووشاوە یعنی ئەو ڕێز و حرمەتی کە جاران مامۆستا لەناو کۆمەڵگادا هەیە بۆ ئەوەشیان نێشتووە یعنی لە قوتابخانەکاندا مامۆستا ترسی لێدانی هەیە ترسی هەڕەشەکردنی هەیە لە خوێندکار کە هەڕەشە لە مامۆستا دەکات بە ناچاری مامۆستا ناچار دەکەن کە خوێندکار دەربچوێنێ ئەنی بەڕاستی زۆر حتا لەم ئاخرەشدا لەم موچەی کە دراوە تا ئێستا موچەی مامۆستایان خراوەتە ئاخریەوە تقریبا تا ئێستا ئەو قایمە ئەو خشتەی کە ڕاگەندراوە مامۆستایان تێدان هەرچەندە دەڵێن دووشەمە گوایە ئیعلان کرا بەڵام ئەمە لە ئاخردا کە جاران لە ڕێزی پێشەوە بووین ئەمەش ئەمە جۆرە ئەمە شەر سوکاتیکردنە بە پلەپایی مامۆستا شتێکی وام نەماوە کۆتا قسە و سەرنجی جەنابەت چێ شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەیت وەڵاهی من ڕووی قسەم سەرەتا دەکەمە حکوومەتی هەرێم کە بەرپرسی یەکەمە لە پرۆسەی پەروەردە پێی دەڵێن ئەگەر پێت چا ناکرێ وازی لێبێنە بۆ کەسانی تر پرۆسەی پەروەردە بەم ئاقارە بڕوە بەڕاستی هەموو لایەکمان زەرمەرد دەمین هەم میلەت و وڵات ئەو جاریش خۆتان دواتر سەری خۆشتان دەخوات بۆیە بە زووترین کات پێویستە چارەسەرێک بۆ پرۆسەی پەروەردە بۆ ژیان و گوزرانی مامۆستایان بدۆزرێتەوە ئەگەر پێتان ناکرێت کارێک کە ناتوانانی بیکەی زۆر ئاساییە بەلاتانەوە شەرم نەبێ ئەوە گەورەیە بۆ خۆتان کە بکشێنەوە بڵێن ئەویشە بەم ئێمە ناکرێ ئێمە فەشەلمان هێناوە ئیعلانی فەشەلبوونی خۆتان وەکو چۆن لە وڵاتانە دەکرێت ئێوەش خۆ لە معدەنێکی کەنین وەک ئەم وڵاتە چاو لە وڵاتانە بکەن من زۆر سوپاسی ئەو مامۆستایانە دەکەین کە بەردەوام داکۆچی لە مافی مامۆستایان دەکەن داکۆچی لە مافی خۆیان دەکەن خەڵکی بوێر پەروەردە دەکەن و سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە پشتیوانی بۆ مامۆستایان ڕادەگەن ئەگەر بە قسەیەکی خێریش بێت و پێویستە لەسەر ئەندامانی پەرلەمانی عراقی و پەرلەمانی کوردستان بەڕاستی بێتە دەنگ و لە خەم بە هەموو لایەک خەمی ئەم بارودۆخە بخۆین بۆی پرۆسەی پەروەردە بە تەواتی پەچی نەکەوێت زۆر باشە زۆر سپاس دەکەم مامۆستا هیوای سەرکەوتنتان بۆ خوازم مێدەوارم کێشە و گرفتی مامۆستایان و ڕۆژی پەروەردەش لە هەرێمی کوردستان بەرەو چارەسەر و بەرەو ئاسوودەی هەنگاو بەهاوێ
ئێمەش سوپاسی دەکەین بۆ دەرفەتی پێتان بەخشین و هیوادارین پرۆسەی پەروەردە لەو ئاستەنگانی کەتی کەوتووە ڕزگاری بێت. ئینشاءالله زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوە عەزیزیش کە تام ساتە بینەرمامون تا بە یەکێشنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خۆتان لەگەڵ.